بەڕێزانم کاتتان باش بەشێک لەم کەسانە ئەمانە مامۆستای پەروەردەی ڕۆژهەڵاتن بە گوتەی خۆیان بازەوە دەکەن بە بەو پێی کە فۆرمی هەژماری منیان پڕ نەکردوێتەوە موچەیەمان ڕاگیراوە و موچەیان پێ نادرێت لەگەڵ خۆیان گفتوگۆیەک دەکەم بابزانم ژمارەیان چەندە و لەکەیەوە ئەم گرفت و کێشەیان بۆ دروست بووە. مامۆستایان سڵاوتان لێبێ ئەوم کاتتان باش بگورە زۆر سپاس. ئێوە ژمارەتان چەندە بۆچی موچەتان پێ نادرێ ئەوەی کە باز دەکرێت گوایە فۆرمی هەژماری منتان پڕ نەکردوێتەوە؟ بەناوی خۆی گەورە و میرەبان سپاس بۆ ڤار بۆ ئامادەبوونتان لەم بابەتە. ئەوەی کە ئەمڕۆ ئەگوزارێ هەندێک لە هاوڕێیانمان لە بەڕێبەراتی پەروەردەی ڕۆژهەڵات لەبەر ئەوەی کە فۆرمی هەژماری منیان پڕ نەکردوێتەوە موچەکانیان ڕاگیراوە واتە موچیان پێ نادرێتەوە و هەژماری من پڕ نەکەنەوە. ئێمە لە خوێندنی باڵا جیاوازتر بیرەکەنەوە ئیدارەکە لەبەرەوەی کە لەوێ ئەوەی کە هەژماری منیشی پڕ نەکردەوە موچەی پێدراوە. ئەم بەریەککەوتن و تێکەڵاو و شڵەژاویە کە دروست دەکرێت لە ئیدارەکانە بۆ بەریەککەوتن و دروستکردنی ڕق و چینەیە لە بینی ئیدارە و کارجێڕیەکانە. بەڕاستی ئەمە شتێکی زۆر ئامان چیە لە ئامانج لەوە ئەوەیە کە تۆ ئەوێت تەنەزولکەی ئێمە تەنەزول بۆ ئەم دەسەڵاتە ناکەین لەبەر ئەوەی کە 62 موچەی فەرمانبەرانی خواردووە پاشەکەوتی 10 ساڵی لایە لە بەرزکردنەوەی ڕاگرتووە لە مێژووی ئەدەبیاتی هیچ وڵاتێکە نییە کە مامۆستا و فەرمانبەر موچەی ڕابگیرێ لە مێژووی ئەدەبیاتی چه وڵاتێکە هەیە کە تۆ پاشەکەوتی موچەت هەبێ. ژمارەی مامۆستایانەوانی کە بڵێن موچەکان دەستی بەسەرا گیراوە تقریباً لە هەموو شار و شارۆچکەکان سەر بە پارێزگای سلێمانی تقریباً 85 لەوازان 85 پەروەردەی بەس ڕۆژهەڵاتە یان شوێنەکانی کەش پەروەردەی شوێنەکانی تریش بەو بە پێی کە فۆرمی هەژماری منتان پڕ نەکردوێتەوە. موچەکان من خۆم یەکێکم لەوانەی کە فۆرمەکەم پڕ کردوێتەوە بەڵام ئەوانە هەموو هاوڕێ دۆستی موقیفێک و پشگیریەک هاتووە لەبەرەوەی لەم بەرە جەژناتوە دەست و گرتووە بەسەر موچەی ئەم مامۆستا بەڕێزانە بەڕاستی تۆ ڕێگاچاری تر هەبوو نەک دەست بگری بەسەر موچەکە. دەستان خۆش بێ سپاس. بگورن مامۆستایان دوا بڕیار بگورن مۆزوعەکەم پێ ئێوە بڕیاری چی ئەدەن یعنی ئەم گربوونەوەیتان ئەمڕۆ لە بەردەم پەروەردەی ڕۆژهەڵاتە ئەگەر وەک پێویست نەگاتە جێ هەنگاوی دیکە چیە؟ بەڵێ ئێمە وەرگرتنی موچەکانمانێ بە بێمەرج چونکەوان مەرجیاندانەوە بۆ وەرگرتنی موچەکانە بێ فۆرمی هەژماری من پڕکەیتەوە. ئێمەش موچەکانمانێ بە بێمەرجوەری بەگرین ئەگەر نا ئەو مەرجانی ئەوان کە دانین ئێمە سکاڵای ئەسێنە سەر تۆمارەکەی لەبەر ئێمە ناومان لە قایمەی موچەدا هەیە موچەکانیشمان لە بانک وەرگیراوە موچەکانمان بەدەستی لە بەڕێبەرەکان وەرگیراوە تۆ لە بەشی حسابادانراوە لە پەروەردەی ڕۆژهەڵات. ئێوە فۆرمی هەژماری منتان پڕ نەکردوێتەوە؟ نەخێر پڕی ناکەین و ناچینە ژێر باری ئەو شارەوانە لەبەر ئێمە کۆمەڵی مامۆستای لە هەموو قەزا و ناحیەکان تەنها سلێمانی نین لە پەروەردەی شارە زۆر ڕاگیراوە 14 مامۆستا لە پەروەردەی کوێ 12 مامۆستا ئێمە وتمانە هەموو مامۆستان پێکەوە یەک بڕیاری کۆتا ئێین پێکەوە ئەگەر بیکەینەکەین ئەگەر نا هەمومان پێکەوە یەک هەڵوێستا بین. مامۆستا ڕەنگە ئەمە قسەی خەڵکیش بێت بۆچی لە کۆی ئەو هەموو مامۆستایە ئەو چەند مامۆستایە فۆرمەکەتان پڕ نەکردوێتەوە؟ بێتان وایە ئەمە گرفتێک دروستەکە ئەگەر وایە بۆچی هاوڕەکانتان پڕیان کردوێت؟ بەڵێ بەڕاستی لە ژێر شارێکی زۆر زایە موچەخۆر خۆتە زانی لە ساڵە کاسێ موچە 4 موچە 2 موچە جاری وایە گاتە 6 موچەشمان فۆتاوە دایمە ترسی هەیە بەرامبەر بۆی کە موچەکەی ئەخورێ. ئەمانیش هاتوون شارێکی زۆریان لە موچەخۆرانە کرد تەنانەت لە فەرمانبەران تەواویتر موچەکەت ڕاگیرانی ئێمە نزیکی ساڵێکە بە لەژێر ئەم شارانەدان. ئێمە پێمان وایە ئەمە وەزیری دارایی بەرپرسە بەم بەرە جەژنە ئەبێ هەموو موچەخۆران معاشی خۆیان وەرگرن و چونکە پێویستیانە پێویستیەکی سەرەکی ژیانە و ئەگەر وەزیری دارایی ئاگای لێ بێ ئەمە خراپە لەو خراپتر ئەوەی ئاگای لێ نەبێ بۆی ئێمە پێمان وایە ئەبێ وەزیری دارایی بێتە سەرخەت وە کێشەی ئەم موچەخۆرانە چارەسەرکە کە چەند مامۆستایەکی بەڕێزن بۆ ئەم بەرە جەژنانە بەو موچەیە بەڵکو دڵی ماڵ و مناڵ و خۆیان خۆشکەن.